سیتەک لە ناوچەیەکی گەشتیاریەوە بۆ حاویەی خۆڵ. سیتەک ئەو ناوچە گەشتیاری کە زۆرینەی باخ و ڤێلای دەوڵەمەندەکان و بەرپرسەکانی لێکۆبووتەوە، بەڵام لە ڕاستیدا بۆتە حاویەی خۆڵ و دانیشتوانی بەدەست بۆنی پاژماوە و خۆڵی فڕێدراوی سەرجادەکانیەوە دەناڵێنن. ناحی سیتەک کە بە گەورەترین ناوچەی گەشتیاری نزیک لە شاری سلێمانیدا دەنرێت و نزیکەی 20,000 باخ و چەندین چێشخانەی گەورە لە خۆی دەگرێت، خەڵک بۆ ڕۆژانی پشوو ڕووی تێدەکەن. بەڵام پارادۆکسی ئەم ناوچە گەشتیاریە لەوەدایە کە ناکرێت ناوچەیەکی گەشتیاری بەدەست پاژماوەی ئەو کەسانەوە بناڵێنێت کە خۆیان سەردانی دەکەن یاخود خاوەنی باخ و ڤێلان بە قسەی هاوڵاتیان لەلایەک خەریکی سەوزکردنین، لەلایەکی تریش بەم شێوەیە ژینگەکەی وێران دەکەن. خۆی سیتەک شوێنێکی گەشتیاریە و خەڵک زۆر بۆیە بە تایبەتی جمعان و پێنجشەمان خەڵکێکی زۆر سەردانیەکە و ژینگەکەی ئێستا حالیان زۆر پیسە و پڕە لە خۆڵ و خاشاک و دووکەڵ و ئەم شتانە. لەبەرەوەی ئەم خەڵکەی کە لێوە هاتوچۆکەن و ئەچن بۆ باخ و ئەمانەی کە هەیەە خۆڵ و خاشاکەکە لەسەر ڕێگەکە فڕێن و کۆی ناکەنەوە. بە قسەی هاوڵاتیانی ناوچەکە پەنایان بردوۆتە بەر بەرپرسانی باڵا بۆ چارەسەرکردنی کێشەکەیان. تەنانەت بە خودی جێگری سەرۆکوەزیرانیان وتووە فریای سیتەک و شارباژێرکەوە دانیشتوانەکەی خنکان لەناو پاژماوەی خۆڵ و خاشاکی پڕ لە ژەهردا. ژینگەکیە پیسێکە هەر هاوڵاتی مرۆڤەکان پیسەکەن. ئێمە وەک خاوەنکارە لێرەیە کە دانیش ئێمە ڕۆژان ئەم وەزعابینی کابرا لە ڤێلایەکی هەیە هەڵەسێت دێت خۆڵەکانی لە تەناو تەرە خۆڵەکانی ئێمە فڕەیە ناوتەرە خۆڵی بەردەم دەرگاکانی خۆی فڕێنیان لە جادەکان فڕەیە خۆم بەچای خۆم بینیوە لە ڕێگاکە لە جامەکە هەڵیا و فڕیاوە. کۆکردنەوەی خۆڵ لەلایەن چەند کۆمپانیایەکەوە ئەنجام دەدرێت کە ماوەی زیاتر لە 3 ساڵە بەهۆی نەبوونی بودجەوە ناتوان وەک پێویست کارەکانیان ڕاپەڕێنن. بەرپرسانی ناوچەکە ژوێ ڕایگلەییان لە ناهۆشیاری خاوەن باخەکان کە هۆکاری سەرەکی ئەم دۆخەن، بەڵام دەڵێن ماوەی 3 ساڵە ئیدارەی گشتی یەکێتی پارەی ئەو کۆمپانیانە دابین دەکات و ئەم کێشەیەش پێویستی بە یاسای نوێ و بڕیاری جددی ئەنجومەنی وەزیران هەیە تا چارەسەر بکرێت. کۆمپانیای خۆڵ و خاشاک بە پێی و گرێبەسەی کە بۆی کراوە سنووری شارەوانی و لەگەڵ گوندەکان و ڕێگا سەرەکیەکان کۆکاتەوە. ئەم باخانە لە سمنی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکان نین. کێشەکەمان لەوەیە لۆدی خەڵکەکەش لە چەند 1-2 مۆسما بێت. ئەمە خۆڵ و خاشاک و ناو شیاری خەڵکەکەش لەگە ڕێزمەکەەوە ئەڵێم چۆنێتی فڕیانی خۆڵ و خاشاکەن یان زۆرهێنانی ئەو کەرەسانی کە پێویستیان پێێتی لە کاتی گەشتەکانە یان بۆ ناو باخەکانە. سیتەک تەنها ناوچەی سلێمانی نییە کە بەدەست پاژماوەی زۆرەوە دەناڵێنێت. نمونەیەکە لە دەیان گەڕەک و شوێنی هاوشێوە جگە لە کۆبوونەوەی پاشماوە پێویستی بە ڕیسایکلین هەیە بۆ ڕزگاربوون لە دۆخی کەڵەکەبوونی پاشماوە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.